Sorry, this is my second day of my surgery, gastric bypass I did, and I am okay, but I have so much pressure on my belly and it's hard to get up on my bed, but my mouth is so dry, but I'm excited I did finally. If you have any question, please tell me. And thank you. Have a good day. Please pray for me if anyone watches this video. Thank you. الله هاوريان شلون باشن أمرو سيم روجي عمليات كما عمليات ما3ida كرام ودس شنو أفصاي شوني كانوا داو اشتكانا صابي أولم بردا خانة دا بخوم أو أنه هرجارو كميك نابزو بخوم أبي همو جارك حبك تخوار بوصل لسري بو مثلا 5 دقة 10 دقائق 10 دقائق بوصل تا توزي ضرورت خوار انجا حبيك بخوي انجا بالنسبة خوار نكاني شوا اسم الفول ليكويد دايتم يعني هموي بس آوة مثلا بروتينة ويعني شيرة جيراوية بروتين شيكة و لقل آي مريشك بس آوة كيبة بهيج خلطوشتك خوارني بحفتين همو يار آوانية بمشتق لبلندر بدري حصارة أما بو حفتي كم بو حفتي دوميش أبي هموي العصارة بدري خوارنا كان يعني شش الكريتو شوربة نابي يجدنكي كتاب ميني نابي حفتي دوميش يجدن كتابة بس توان يعني توزي لو هي كم باشتر بهر آية رود نبي والله ما بشش يعني حر خوارنا كتخوار أبي العصارة يبدي يعني بتواني ببرداخ بيخويه و چەند ئۆنزێکی شە توانین بخۆین ناتوانین زۆر بکەمی ئەمڕۆ سێم ڕۆژی عەمەلیاتەکەمە 3 ڕۆژە لە خەستەخانەم ئێستا باشم شکر بەس پشتم تۆزە ئاوساوە یعنی ئەتا غازات و ئەوان یعنی بای تێدایە لەبەرەوەی کە عەمەلیاتیان کردم هەوا و شتیان زۆر لەبەرەوە ئەگەر تێ ئەو ئاوساوی سکت یعنی بنیشێتەوە ئەبێ محاولە بکەی بە پێ بڕۆی کە تۆزە پێ ڕۆژتی کە خواردن شتت خوارد وردە وردە باش دەبێ من هەم لەبێ هەم قرپم دێتەوە هەمیش هاوتا بێ بەڕێگای یعنی قرپێنانەوە ئەو هەوا بێتە دەرێ یاوەتە بەڕێگای غازات بێتە دەرێ بۆی ئەو هەوای لە سکت نەمێنێ بنیشێتەوە چونکە کاتی عەمەلیاتەکە هەوای تێ یەکەم بۆی جوان بیبینین اینجا بۆ ئەمڕۆ ئەوەندەیە دوێنێ و پێرێ کەمە هیلاک بووم نەمەتوانێت قسە بکەم بۆیە ئەمڕۆ ڤیدۆم بۆ کردن دوعای سەلامەتیم بۆ بکەن زۆر خۆشحاڵ بووم ئینشەڵڵا تانبینمەوە بە شتێکی باشتر و هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێ گەرەتانەی سپۆرتم بکەن سەبسکرایبی چەناڵەکەم بکەن و هەر پرسیارێکتان هەبوو لێم بکەن لایک و کۆمنتیش بنووسن زۆر زۆر سپاستان دەکەم اینجا ئینشەڵڵا بەیانی ژەڕۆمەوە بۆ ماڵەوە بەیانی دەردەکەم و بەس هەموو شتێ شکر بە باشی ڕۆیشت لەخوا بە زیاد بێ زۆر سوپاسگوزارم ئێوەش دوعام بۆ بکەن ئینشەڵڵا ئەو کەسانی کە بەنیازن عەمەلیاتیشکەن خوا شیفایان دا خوا بە سەلامەتی و نەجاتیان بدە ئینشەڵڵا خواتان لەگەڵ بای